بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سلامی خواتان لێبێت بەڕێزان گەنجە خۆشەویستەکان. هەر پێم خۆشە لە سەرەتاوە دوعا بکەم خوای گەورە دڵ و دەروونتان دابمەزرێنێ لەسەر ئەو ئیمانەی کە بەرەو ئەمانتان ئەبە. ئەگەر ئیمان لە دڵێکا چەسپی، ئەگەر ئیمان لە دڵێکە ڕەجی داکوتا پایەکانی دروست بوو، چکە ئیمان پایی هەیە، ئەو دڵە دا ئەمەزرێ نە دنیا ئەیبە، نە شەیطان ئەبێتە ماڵی شەیطان، نە ئەو دڵە فەساد ئەبێت، چونکە ئیدا فەسەدە فەسەدە الجەسەد كله. بۆ ئەوەی دڵ لە فەساد بەری بێ یا دڵ لە فەساد دوور بێ، ئەبێ ئەم ئیمانە وەکو دارێک وایە ئەبێ گەشەی پێ بدەیت. ئەوە تا تۆ بنەمێوێک یعنی ترێ لەو شاخە کە مێوە ئەبینن ئەو جوتیارە چەندێ خەریکێتی دارەتویەکە، هەر دارێکە چەند خەریکێتی تا بۆەوەی بەرێکی جوان بدە. ئیمان تەبیعەتی وایە ئەبێ تۆ گەشەی پێ بدەی لە دڵ. گەشەی دان بە ئیمان گەشەدانە بە عەقڵ، گەشەدانە بە ژیان. چونکە ئەگەر ئینسان ئیمانی نەبوو، ئەم ئینسانە ئەوەی هەیەتی لە دەستی ئەچێ. ئەوە بیکەنە قاعیدەی ژیانتان. قەت نەکەن فریو بخۆن بەوانەی کە لەم دنیا ماڵی دنیایان هەیە، لە سەروەت و سامان، لە مەنسەب و جا، لە جوانیەکان، لە مادی و لە معنەوی، بەڵام ئیمانی نییە، ئەم ئینسانە هیچی نییە. بەڵام ئەگەر تۆ ئیماندار بووی، تەنانەت لەزەت لە ناڕەحەتی و ناخۆشیەکانیش ئەبینیت، لەزەت و چێش لە ئازار و خەمەکانیش ئەبینی، تەنانەت چێش لە نەخۆشیش ئەبینی ئەگەر ئیماندار بووی. چونکە ئیماندار ڕەبتی بەخوایەکەوە ئەکات. خوای گەورە عالیمە بە هەموو کنوکە لەبەرەکان و ناخ و دەرەوەی ئینسانەکان. خوا ئەزانێت تۆ بەچی دڵت خۆش ئەبێ، ئەزانێت تۆ ئەو دڵت بەچی گەش ئەبێ. بۆیە هەرچیەک ئەکەن ئێوە ئیمان مەکەنە قوربانی هیچ شتێک. هەرچیەک ئەکەن ئەو ئیمانەی کە هەتانە وەکو بینایەک سێری بکەن، چونکە تا ئیمانت سەلامەت بێ تۆ ناو خێزانت سەلامەت ئەبێ. هەتا ئیمانت سەلامەت بێ شەخسیەت و کەسایەتیت سەلامەت ئەبێ. هەتا ئیمانت سەلامەت بێت مجتەمەع و کۆمەڵگا سەلامەت ئەبێ. سێرە تعریفە جوانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، صلواتك بسلم. اللهم صل على محمد. أفرمي المؤمن من أمنه الناس على أنفسهم وأموالهم. ونيا إيمان دار أو إيمان داري خلقي لدستي أمين به ولا زماني أمين به. طبعا دست بمعنى چی ده؟ تو برایکی گەورەی دەسەڵاتت بەسەر مناڵەکان براو خوشکەکان تێ، ئەبیتە باب دەسەڵاتت بەسەر خێزان و مناڵەکان تێ، ئەبیتە مەسئولێک، مدیرێک، ئەبیتە وەزیرێک، ئەبیتە کەسێکی پایەدار ئەبی. ئەگەر ئەو دەسەڵاتت خەڵک لێت ئەمین نەبوو وێران ئەبێ. ئەمە تعریفی ئیماندارە. ئێستەوە خۆتان بێنە پێشچاو. ئەو خەڵکەی وەکو عائیلە لەناو عائیلەیەکە کە ئازار ئەچێژن، ئەم تعریفە ئەم کەسە ئەگرێتەوە با ئیمانی لە ڕووی ئەتیقادیەوە هەبێ، بەڵام ئیماندار ئەبێ کەسێکی عەمەلی بێ بە ئیمانەکەی. سێر ئەو عائیلەیە بکە، ئەگەر کوڕێکی ئیماندار لە ماڵەکەیە بێ، ئەم باوکە چەند لە ئەمانایە. لەبەرەوەی کوڕەکەی من ئیماندارە، سەعات 11 شەویش بێتەوە مشکیلە نییە، چکە زانم ناچێ بۆ شوێنی خەراپ، شتی خەراپ ناکە، باوکت ئەمینە. بەڵام ئەگەر کوڕێکی بێ ئیمان و نامولتەزیم بێ بە دینی خوا، دڵی ڕەبت نەبوو بێ بەخوا، ئەم باوکە دایمە لە قەلەقیە، دایمە لە ئازارە، دایمە لە ناڕەحەتیە. بۆیە ئێستاکە ئەسبابی یا هۆکاری لاوازبوونی ئیمانمان زۆرە. مەشغەڵەتکردنی ئینسان بە دنیا، بە مادە، بە تۆڕی کۆمەڵایەتی، بە سیاست، بە ترس بۆ دروستەکەن، ئەمانە هەمووی ئەبن بە ئەسباب. جگە لە ئەسبابی نەکردنی عیبادات، ذکر نەکردن، قورئان نەخوێندن، مناجات لەگەڵ خوا. ئێوە شعری شاعیرەکانی خۆمانتان بینیوە؟ شعری شاعیرەکان لە مەحوی، لە مەولەوی،
لە جەزیری بڕۆن بیخوێننەوە سێرەکەی ئەم پیاوانە ساتیان کاتیان نووسینیان شەویان ڕۆژیان چەند جوانن چ مناجاتێکەکەن لەگەڵ خوا ئەتبەنە عالەمێکی تر لە ئیمان لە تەقوا بۆ لەبەرەوەی ئەمەندە لەزەتیان لەو ئیمانە کردووە ئەیانەوەی ئەو لەزەتە بگەێنن بە ئێمەش بۆیە گەنجەکان ئەم سەرقاڵیەی ئێمە کە ئێستا وا سەرقاڵ بووینە بە دنیا مێشکمان ماندوو بووە خەڵکێک خۆی ماندوو کردووە بە دەست نەفسی بەدەست گیرفانی بەدەست داوێنی بەدەست شەهەوات و حەز و ئارەزۆکانی بەدەست مادە بەدەست سیاست بەدەست چی خۆی ماندوو کردووە لەلایەکی تر شەیطانیش ماندووی ئەکە ئەی باشە ئینسان چۆن تەحەمولی ئەم حەیاتە معقدە و موئەقەتە بکە حەیات ئەگەر ئیمانی لەگەڵ نەبێ زۆر معقدە هیچ معنای نییە پیاوێک گەنجێک وەکو تۆ خۆی ماندوو ئەکا هیلاکەکە خوێندنی شەو ڕۆژ کولیە نازانم چی حتا دوو فلس پێکەوانی عایلەیە پێکەوە بنێ و مناڵت بوو وەفاتت کرد و مردی تەواو بوو ژیان معقدە ئەوها ئەو خەڵکە زۆر ماندووە بەڕاستی منی ئیماندار دڵم بەبێ ئیمانێکە سوتێ دڵم بە پیاوێکی مولحید و غەیرە موسڵمانە سوتێ چونکە ژیانی بە فیڕۆ ئەچێ يعني هر كسيك كإسلامي نبو لقيامتها ومن يبتغي غير الإسلام دينا چه فرمي فلن يقبل منه اگر قبول نكرات شي هيك نيه همين لدسه چه لما دا لحموشتك لمنال كس نابيني تو بويا اما ايمان ولا انسان كان كات ام دنيايا بامان بريت السر گنجا كان اسا زماني طغياني ماده اگاتان لي يعني ماده مسيطرة بسر ظلم يشكمان بسر بيركردنومان قياسات ما بوتا مادي جواني ما لا شكله تاك تشيكي لشكله وجوان بيسير ناخكاني ناكين تاك تشي كرك أبيني شكله جمال وباراكي هبيو بيد لإيماني ناكاتو برون سير أو عائلاني دويني بس دويني لما أمرو مانجي بلين سيبو نمونا لمانجي دو ليك مانجا 5670 شتێک تەلاق دراوە یەک مانگ لە عێراق لێرە ناگە بەبێ هەرێم ئیحسایەکە زۆرە مەبەستەکە لە چی دێ مەبەستەکە بڕۆ هەموو قیاساتەکان چین مادین تۆ تەسەوڕەکەی ئەگەر گەنجێکی ئیماندار ئیماندارانە مامەڵە بکە لەگەڵ خێزانی ئیماندارانە بە معنای کەریمە یعنی چی من ئەمەنەه الناس چی على أنفسهم وأموالهم يعني من سلم المسلمون من يدي ولساني لسان پیاوی ئیماندار چۆنە بێ گوێن بە ژنی بدا ئیهانەی بکە ڕەزیلی بکە لێی بدا وا بکە وا بکە ناتوانێت ژنی ئیمانداریش بە هەمان شێوە یعنی ئەوە زۆربەی ئەم بابەتانەیە لە نەتیجەی بێ ئیمانی عائیلەکان تێکەچن تۆ تەسەوڕەکەی ئەگەر دوکاندارێک تاجرێکی ئیماندار بە معنای کەلیمە ئەو ئیمانی کە من ئەیلێم ئێستا باسیەکەم ئەو ئیماندارە بێ کە خوا ئەیەوێ غەش لە خەڵکەکە هەمومان حیساب بۆ واکەین کابرا يعني دوێنێ لەگەڵ برادێکا بووم لە تیجارەتێکە ئیشێکی بۆڕیان کردووە لە بینایەکە معمەلی بۆڕێکە بۆ نمونە بۆڕی ئەبێ تورکی بێ بە پێی مواسەفات و تەندەرەکە ئێوتی منیش داوم بە پێی لەبەرەوەی کابرا لەگەڵ مادێتە مزگەوت ئەچێتە عەمرە ساڵی 2 جار لایکەم ئەچێتە عەمرە دووشەمان و پێنجشەمانیش بە ڕۆژوو کابرا هێناوێتی مهندیس دێتە سەر پێیەکە خەتە سەر بۆڕێکە هەمووی تەقیوە بە یەک پێ ئەلێم کاکە تۆ بۆ بە مننەوە ئەمە بڵێن لێرە دروستەکرێت کە عادیە ئێوەڵا زەرەرەکەم ئەگەر وابێ ئێوە شو ئیماندارە بیر لەوە ناکەینەوە حەدیثێک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی من غەشەنا فەلەیسە منا بەلامانەوە طەبیعیە توخوا لەوە خەتەرترێتەوە لەگەڵ پێغەمبەر نەبی لەوە ماڵوێرانتر هەیە تۆ ئیتیباع و شوێنکەوتەی پێغەمبەر نەبی فەلەیسە منی لە حەدیثێک ترە فەرمی منی یعنی لە من نییە یعنی چی لە منیە یعنی بەر لە سونەتی پێغەمبەر لاداوە بەر شەفاعەتی پێغەمبەر ناکەوی صلی الله علیه و سلم پێغەمبەرت خۆش ناوێت ئێ باشە ئەوە کارەسات یا کارەسات نییە لای ئەو کارەسات ئەوەیە کاکە تۆ غەش بکە مۆبایلێکە فرۆشی کە عیبی تیارێتیان نیە سیارەیەکە فرۆشی هەر جۆی لێ نییە ئەوە هەمووی ئێستاکە ئەمە نەتیجەی بێ ئیمانیە بۆیە مامۆستا راتب ناوچی قسەیەکی زۆر جوانەیە محەممەد ئەحمەد راتب نابلسی ئایا بینی ئیمانی ئیعتیقادی ولەگەڵ ئیمانی عەمەلی بینی عەرز و ئاسمان فەرقەکەی بینی زیندوو مردوویەک وایە فەرقی بین مردوویەک لەگەڵ زیندووەکە چییە کابرا با ئیمانی هەبێ
کە غەشکردن ئەوەی لەکە پێغەمبەرین بەڵام کە تۆ کردت لەگەڵ تۆیە عەرز و ئاسمانی فەرقیە لەبەرەوە غەش ناکەم چونکە من لە پێغەمبەر نابم لەگەڵ پێغەمبەر نابم خۆشمی ناوێ بەر شەفاعەتی ناکەم لە سونەتی نابم بۆیە غەش ناکەم ئەها چەند پێویستمان بەو کۆمەلگا ئیماندارێ بۆیە خاسەتەن گەنجەکان لەو سەردەمەی کە ئێوەی تیا گەورابن ئەم قسەیە حەزەکەم لەبەریکەن ئەو تەمەنەی کە ئێمە لە 18 ساڵ و 20 ساڵا بووین نامانەزانین ڕۆژگارێکی ئاوها دێت چونکە عیلم لە ساڵی 80 و 90ەکان بەم شێوازە نەبوو ئێستاکە فەیسبوک ئەو عالەمە شەڕێتی باسی میتا ئەکرێ ئەزانی ئەوە گەنجن میتا ینی چی دێتە پێشەوە مۆبایلە نامێنێ بێتە شتێکی ئەوەندە ینی هەموو شتەکان زۆر خەتەر ئەبن لەسەر ئێوەش نایەشتە لەسەر جیلی دوای ئێوە کە مناڵەکانتانە بۆیە ئەگەر ئێوە ئێستاکە خۆتان حەزەکەم نقطەی ئاگاتان لێبێت خۆتان تەحسین نەکەن محەسەن ینی خۆتان پەرژی نەکەن بە ئیمان خۆتان گۆش نەکەن بە ئیمان یعنی خۆتان گەورە نەکەن بەم ئیمانە ئیمان لە دڵتان گەورە نەبێ نابنە ساحب ئەو مناڵی کە سبینێ لە قیامەتە هی ئێوە بێ هەچی چۆنێ بێ جیری قەدیم من باوکم وەفاتی کرد 20 ساڵ بەردەی ئێستا بۆ نمون ئەلە لە قەلێمە هەیە لەوانەیە خوای گەورە عاقیبەتمان خێرکە ئینشاڵڵا بگەین پێ ئیماندارانە بین بەڵام بەجددی جیلی دوای ئێوە کە مناڵەکانتانە زۆر لە خەتەرترە بێت ئەوە ئێستاکە ئیش لەسەر ئێوە ئەکرێ ئەم هەموو دەرس و دەور و ئەم هەموو ئیمان و مزگەوت و ئەم بابەتانەیە ئەو جاش ئێوە گەنج نەزانن ئەگەر زۆر خواتان خۆش نەوێ ئەگەر زۆر قیامەتی نەبن ئەگەر زۆر ئیماندار نەبن دەقە هەیە ئێوە لە خشتە نەبردرێن هەموو دەقە و سەعاتێک و ڕۆژێک معڕەز نین بۆ لەناوبردنی ئیمان و قیەم و ئەخلاقتان معڕەز نین لە هەموو لایەکەوە شەڕتان پێ نافرۆشرێ لە ڕووی فەسادەوە ئەگەر تۆی گەنجێکی ئیماندار لێرە دانیشتووی ئەگەر لەبەر خوا نەبێ تۆش وەکو گەنجەکانتر ڕانابێری بۆ خۆت بە حەرام حتا بەیانی لە کافتریایە و دوایە چێ بۆ فڵان و بەسەرخۆشی دێتەوە ڕاباردنی ئەم و ڕاباردنی ئەو بەڵام تۆ ئیمانەکە وای لێ کردووی یعنی پێرێ یەک لەو کەسانە لە وابزانم 4 مانگە کەمتر گەیشتۆتە ئەوروپا کابرا لێرە ئیمکانیاتی باشە ماڵی هەیە ئیمکانیاتێکی تەواو هەر وەگەو خەڵکەی کە العادە ئیدا لە کەلەی بۆ چۆ ئەڕۆخۆشی نازانێت یعنی ئەڵێ مامۆستاوە 3 مانگە گەیشتمە تێرە تەواو وەختە گەیشتۆتە دووتم تەحەمولم نەما دێمەوە بەڵام 2 کچم هەیە نایەنەوە تەواو ئەڵێ من ناینەوە کەوتی ناینەوە ناتوانێت هیچ بکات ئەڵێ 100% دەزانم ئێستاوە بە قسەم ناکات ئێستا ئەڵێ نایەمەوە سبەینێ من لێرە بمێنم فەوتا تەواو نەبووم بە خاوەنی کچ ئەوە بۆ ئەو تەواوی تر ئەو جیلە ڕۆی بە حیاتی نایبینێت دەیەها حاڵەت ئافرەتی جایەت لە سوی تەلەفۆنی کوتی مامۆستا 2 کچمێ 24 ساڵ و 22 ساڵ ئێستا هەردووچیان مدمینی مخدرات و مەشروبەوە لەسەر جادەکەوتون بۆیە گەنجەکان یعنی ئەم بابەتانە زۆر خەتەرن مەسیری نەک دنیا قیامەتی پێوەیە بۆیە هەر جەوێکتان بۆ ڕەخسا سەفرەی داخلی سەفرەی خارجی سەفرەی تەعاڕوض سەفرەی علمی زانیتان جەوی بێ ئیمانیە مەچن بینیتان ئێستاکەمەوە لەم چەند ڕۆژەی تا قساکەین لە عێراق لەگەڵ کوردستانە من لەگەڵەوە ئەوەم گەنج دڵی خۆش بێ لەگەڵ ئەوەم حەفلە بۆ خۆت بکەیت بەڵام تخوا بینیتان ئێستا حەفلەکان بەرەو چێ ئاگاتان لێیە ئەوە جەوی ئیمانیە لەو حەفلانە ئەکرێ هەمووی بەرەو ڕەقس و سەما لە کاتێکە هەمووتان باشە زان فەرمو ئەگەر خوا عەقڵی نەدایە بە گەنجێک وەکو تۆ کولیەت بۆ تەواوەکرا ئەوە شوکرانەی خوای ئەو خەڵکە ئەیکا ئەوە بەرەو چۆ باشە فەرقی چیە لەگە دیسکۆکەی ئەوروپاوەرە بەس پێم بڵێ هیچ فەرقی نییە فەقەت ئەو سەرخۆشە تۆ سەرخۆشنی تۆ قەزمیانیوانی کاتچنەوە حەفلەوە حەیف نییە کچی مسلمان و کوڕی مسلمانە ناو ئەو بەزم و هەرایی کە ئەکرێ با خزمێکت شایی بکات ژن بێنێ زانیت ڕەشبەڵەکە مەچۆ چکە هەمووی ئەمانە بەخوا ئیمان زەئیفەکەن چکە ئیمان شەیطان طبیعەتی وایە ئەفەرمی ولا تتبعوا خطوات الشيطان ولا تتبعوا خطوات يعني هەنگاو بە هەنگاو قەی چیەکە گەنجی بڕۆ حەفلێ و دێ ئامۆزاکات ژنێنێ بڕۆ لەگەڵ ناو ڕەشبەڵەکە قەی چیەکە تۆش گەنجی و ئەو جارە دەست بگرە و لە دەستگرتن شتێ دروست بوو دەی دوای سەری لە کێوە دەرەچێ باشە هیچ شتێک کە زانی تەئسیر لە ئیمانتەکە هەر ئینسانێک تەئسیر لە ئیمانتەکە مەیکە بە برادەر ولا تصاحب إلا مؤمنا وەرە ئێستاکە بەهۆی برادەرێکە تۆ لێرە دانیشتووی لەو سەری دووەک و لەو سەری سلێمانی و هاتووی لێرە کۆبیتەوە ئەوە ئیمانەکەی تۆ ڕایگرتووە
بۆیە گەنجەکان قەت نەکەن ئەمە خاڵێکی ترە زۆر گرنگە خۆتان بە لاواز خۆتان بە بێدەسەڵات یا بە کەسێکی سەرنەکەوتوو یا بە کەسێکە هیچمان بۆ ناکرێ نێتە پێش چاوتان وانییە کەسی سەرکەوتوو ئەو کەسێک کە ئیمانداران ئەم دنیا بەجێ دێڵێ کەسی سەرکەوتوو ئەوەیە کە خوا لە خۆی ڕازیکە کەسی سەرکەوتوو ئەوەیە کە ئەزانێ بۆ ئەژی ئەزانێ بۆ کێ ئەژی کەسی سەرکەوتوو ئەوەی قیامەت نەدۆڕێنێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا مادام ئیمانداری ئەو ئیماندارە لەسەر حەقە کردەوەی چاکەکە ئەوەیە سەبر ئەگرێ بەرامبەر فەسادی ئەم سەردەمە کەواتە بە تعریفی خوا چێ خاسرە چێ دۆڕاوە ئەوەیە کە ئیماندار نەبێ و کردەوەی چاک نەکە وەنیە ئەوەیە کە لەسەر حەق نەبێ ئێستا ببینن ئەو خەڵکی کە تۆی بینی لەبەر ئەوی ئیمانەکەی و ئیمانە نییە پشتی ناحەقەگرێ لەگەڵ ناحەقایە سەرشی ئەخا خوێنیشی بۆ ئەڕێژێ ئەی تۆ ئیماندار بۆ لەسەر حەقی بۆ خۆت نایەتە پێچاو کەسێکی ئازا و زیندوو فەعالی ناو کۆمەلگا لە نەتیجەیە ئەم کۆمەلگایە پێویستی بە ئێوێ پێویستی بە یەک نەفەرتانە ئەو ڕۆژە سێر فلیمی هیتلەرمە کرد کابرایە کە باش خۆی لەگەڵ بوو ناوە بەڵام عەزم و جەزم و ئازایەتی و جورئەت و ئیقتیحام و بەرامبەر حکومەتی ئەو کاتە وەستا بوو بە هیتلەر یەک نیوە عالەمی داگیر کرد بەڵام وەرە تۆ ئەم قووەتە بە ئیجابیەکەی وەکو سەلاح الدینی ئەیوبی وەکو عوسمان کە دەوڵەی عوسمانی دروست کرد 600 ساڵ بەرامبەر بیزەنتینی و مەسیحیەکان بەرامبەر مەغۆل وەستایەوە گەورە 600 ساڵ زۆر مهمە تۆ بتوانین دەوڵەتێک دروستکەی بەرامبەر هەموو ئەوروپا چه حەزارەیەکی دروست کرد قیتال لە زەمەنی ئەو بوو مەکاتب مەدارس تعلیم ئەندەلوس حتا ئەو دەوڵەت چ پێش کەوتوو یەک نەفەر بڕۆ تاریخەکەی بخوێنەوە ئەزان چەند نەفەر بوونە 400 عائیلە بوون 400 عائیلە ئۆغزیان پێوت عەشیرەتی ئۆغز بوون لە دەرەوەی تورکیا شتێک نەبوو بە ناوی تورکیا بوو لە قەوقاز و ئەو مۆنتەق جێیان نەبوو لە ترسی مەغۆل هاتن ڕەویان کرد بەرەو چۆ بەرەو تورکیا 400 عائیلە ئەو 400 عائیلە لەوانی هەر عائیلەی یەک سواری تیا بوو بێ یعنی یەک ئازا شەڕکەری تیا بوو بێ ئەڵێ ئەگەنە شوێنێک سێرەکەن شەڕە شەڕێکی زۆرە دوو جەیشن بەڵام ئەزانن جەیشێکیان مسڵمانە ئەوانەی تر مەغۆلەکان بەبێ ئەوەی بیان ناسن بزانن چێن ڕاست ئەچنە پاڵپشتی تەبەن دەوڵەی سەلجوقی بوونەوە کاتان لەگەڵ ئەمان مەغۆلەشکێنن دەوڵەی سەلجوقی کە ئەمینێ کاکە وەڵڵی ئەوە یارمەتیمەتاندا ئێوە بۆ خۆتان ئەلێرە بن ئەو ئەرتوغوڵەی کە عوسمانی لێبوو فەرموو بۆ ماوەی 600 ساڵ ئیسلامەتی پاراست قەت مەڵێ من تاکە نەفەرێکمی چم بۆ ناکرێ قەت وا مەڵێ تۆ لە ناو عائیلەیەکا گەورەبی مەریەمێک پیاوی نییە خوا مناڵی تێدا تێناوێنێ ئیسا بوو بە پێغەمبەر عائیلەیە بوو هەموو یەهود محارەبەیانە کرد بەڵام چونکە هەدەفەکەی بەقووت بوو ئازا بوو نیەتی باش بوو دایکی کە دایکی مەریەم نیەتی زۆر باش بوو کە پێغەمبەرێک بنێنە خوای گەورەوەی داپی ئەوڕۆ شتێکم بینیڵێ باوکی سەلاحەدین هەمووتان باشە زان کە چۆن قەراری دا کە چ ژنێک بێنێ ئەبێ ژنێک بێنە کوڕێکی هەبێ کوڕەکەی قودس ڕزگار کە لێکا سەلاحەدین لەدایک بوو مناڵ بوو ئەچۆ دەرۆ سێرەکە سەلاحەدین یاریەکە باوکی هەرێ هەڵی گرێەوەی داتە عەرزە هەرێ من بۆ ئەو تۆمێنایە دنیا ئێ مناڵە ناگریێ ئەلێ بۆ ئەلێ ئازارت پێگەیشت باوکی پێڵێ ئەلێ ئازارت پێگەیشت ئەلێ بۆ نەگریای ئەلێ تۆ منت بۆ قودس دروست کردو چۆن بێ بگریم ها ئیمان چۆن دروستە بێ سەلاحەدینێک هەموومان شانازی پێوەیەکەین چی لێ هات هەموو عالەمی ئیسلامی لە تەشەیع و شیعەگەرایەتی پێش هەموو شتێ خەڵک وازنای بەس قودسی ڕزگار کردووە وەڵڵا وانییە وەڵڵاهی عالەمی ئیسلامی لە شیعە ڕزگار کرد ئەو فکرە ئینحیرافیە دوور لە ئیسلامی لە عالەمی ئیسلامەتیان هێشت حتا مان و بەعزێک لەملاوە بۆیە دروست بوونەوە جارێکی تر بەدەستی ئەملا ئەولە لە قودس مهمتر بوو حەزەکەم بزانەوەی سەلاحەدین کرد و هەر لەبەرەمەشە شیعە ڕقی لێمێ یەک نەفەر ڕەوەندیش بوون ڕەوەندزان چییە کابرا ئەوە نەبوو نایانی ڕەوەند بوو لە چون بەرەو تکریت و حیوانیانە بۆ لە وەڕان و لەوێ جیهانیان کردو ئەوە سەلاحەدین بوو لەبەرەوە قەت مەڵێ من ئەمە پێویستمان ئەم کۆمەلگای پێویستی بە ئیماندار چاو لە خەڵکێکی ئەلمانی و لادین مەکەن لەوانەیە تۆ لە ڕووی عەدەد و عودەدەوە بڵێ ئەوان زۆرن ئەوان بەقووتن ئەوان وان ئەوان بێ ئیمانە ئەو قەت وا مەڵێ ئیماندار نیعمەتە
المؤمن كالغيث أينما وقع نفع كالغيث وەکو بارانی ڕەحمەت وایە بمێنیتەوە ئەو ئەرزە ئاو لێ ئەخواتەوە بڕۆی ئەبی بە ڕووبارێکی جوان سەددەت بۆ بکەن ئەبی بە سەددە و خەڵک ئیسفادە لە ئاوکە دەکات بۆیە تۆ وەکو ئیماندار لە هەر شوێنێک بووی گەنجەکان ئەم قسەیەتان پێن لە هەر شوێنێک بووی ئیماندار بە لە هەر شوێنێک بووی بەبیرم دێ تقریبا 4 ساڵ بەر لە ئێستا برادێک گوتی برازایەک مێ حەزەکەم بێنم بۆ لات لە عمری ئێوە بوو تازە شەشی تاوەکر و ناوی لە ئیتالیا دەرچوو لەوێ خوێندن تاوەک ئەو گەنجە چونکە خەمی ئیمانی بوو هات چۆن ئەم قسانە بۆ ئێوەکەم ئاوا قسم بک وتم یەک گێچێک گێتی سیارەتان دیوە حەماوە و ئەوە کە بەنزینی تیانەوێ هەمووی کە سیارەت بەنزین تاوێنە دیارەوە نیە ئەو گێچە لە دڵی خۆتان دروستکەن مێڵێ بێتە خوارەوە بێ بەنزین بی لە ئیمانە ئاگان لێبێ ئەو قسانە بۆ گەنجە کرد و چوو من لە بینم چووەوە ڕۆژێ هات گەنجێ وتی نامناستی وتی ناوەڵە وتی ئەڵێ مامۆستا و گەنجەم چوومە ئیتالیا طبعا 4 ساڵ لە ئیتالیا خوێندی تاکە گەنجێک کەسی لەگەڵ نەبوو والله ئەوی مامۆستا بەتەحەداوە ئەڵێم ڕۆژ نەبووە من کچنێتە پێشم ئیتالیاش وەک شوێنی تر نییە یانی بەڵام والله ئەو ئیمانە لە دڵم بوو نەمدۆڕە چەند جوانەوە بۆیە گەنجەکان يعني أبي زور إيش لسر إيمان تاكن أما إلاقي بوني من درس بيا بليم درس بخواني كتاب خواني أما إلاقي بإيرويا إنهم فتية آمنوا بربهم أو كاتا وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض باسي توحيدا تو بجي لبيناوي إيمانكت أمري لبيناوي إيمانكت بەڵام ئەگەر ژیانێکی تەنها بورن کەوا ئەڵێم ئیشەڵا هەمووتان دوورن هەر بەڕەڵایی و هەر ڕابواردن و هەر ڕاکەڕاک و وەنیە هەرما دووبوون و تەنها بۆ دنیا و تەنها بۆ شەهادە و تەنها حەز و حەزکاری و ئارەزوو بازی و تێرکردنی حەزەکانمان بێ ئەوە هەر ڕاکردنە بەس ڕاکردنە هیچ ترمان بۆ نامێنێت ئەمە خۆتان بەینی خۆتان و خوایە چی نە باوک ئاگەیلێتە نە برا نە مامۆستایەک بۆیە بێ زۆر ئیش لەسەر ئیمانە بکەن کۆتا خاڵم لە خزمەتان ئەیلێ ئیماندار نابێ ئەنانی بێ نابێت تەنها بۆ خۆی بژی نابێت تەنها بیر لە مەسلحەتی خۆی بکاتەوە المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير وأحب إلى الله من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاه بحسابي خوي وتا إيمان دار تيتا خلويكوا عقب سر كسونيا نصيحتي كسناكا ري راس بكس نشان نادا أمر بالمعروف نية نهي عن منكر نية بس تنهابو خوي أجي نا والله أبي تيكلاو بيت بتشو لقل أو برادرانا دابنيش بمعنى كلمة طبعا صحبة كباسم كر لا تصاحبي لا مؤمنا ليتان تيغنت يغنجا كان صحبة أويك شو روش بيكوبن بردوم أو خرابة بلام تو برادري كليتي نيوجناكا ملحدة مسيحية يزيدية فلانة بيوستي بإيمانك يتويا ببا بخير وبركات يارمتي خلق بدا شو روش أما أبي بيشامان بي من لو تيبا بيدم دي يعني يستأجر أمر حساب كم لنوتو سيو چه موارد نوتو سيو ليرا أو ناكم تيبا برامي بتشوكن نوتو چوار بينج شش حود أو دو هشت أو چوار لنوتو أو بوي باسكم حد منية وەکوشتی شخصی باز ناکەم بەڵام ئێمە وەکو تەجروبەیەکین بۆ ئێوە لەنەوەت و سێوە بەبیرم نایە ڕۆژێک بەسەرم تێپەڕی بێ دڵی کەسێکم خۆش نەکرد بێ بەبیرم نایە بەدەمی کەسێکەوە نەچوو بێتم مەبەستم ئەوە نەبوو ببوورن مەبەستم ئەوە بوو ماندوو نابن لە خێرە بەڵام وەڵڵە دنیا ماندووتانەکە بەخوا ڕاکردن بە دوای تێرکردنی نەفس ماندووتانەکە ئەزانن وەک چی وایە ئەم دنیا وەک ئەوە وایە تۆ بەرەو خۆر بچی ئەم دنیاە سێبەرە خۆی دێ بەدوات خوا نورێ بەڵام ئەگەر پشتت لە خۆر کرد سێبەرەکەوێتە پێشت پێی ناگەی هەرە ڕۆیت بۆیە چەندێ ماندووبی بۆ خوا لە دنیا ئەوەندا حەسیتەوە نیەتتان بۆ خوا بێ بۆیە ئەبێ ئیماندار ئازابێ یەصبر عەلا ئەذاه گوێنت پێدەن بوختانت پێکەن
ئیهانەتەکەن بە دز دەزانن بە درۆزن دەزانن بە نازان جۆمە دەرێ مادام وڕەبەتنا عەلا قولوبیهیم خوای گەورە ئینشاڵڵا پشت و پەناتانە بێ وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه